ڕێکەوتی یەکی خەرمانانی ساڵی 1361 هەتاوی. هاوڕێیا کەماڵ ڕەحیمیان پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بەدەست جەلادانی کۆمەری ئیسلامی لە زیندانی ئەڤین تیرباران کرا. هاوڕێ کەماڵ ڕەحیمیان ڕێکەوتی یەکی خەرمانانی ساڵی 1361 هەتاوی. دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی جامەرد سەر بە ناوچەی بۆکان لەگەڵ هێزە بەکرێ گیراوەکانی کۆمەری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا دەیان کەس لە هێزەکانی کۆمەری ئیسلامی کوژران و زەرەر و زیانێکی زۆریان لێکەوت. لەم شەڕەدا بەداخەوە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد ئیبراهیمی ناسراو بە حەمەتاڵ گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد ئیبراهیمی ناسراو بە حەمەتاڵ ساڵی 1337 هەتاوی لە ئاوایی ئیساکەند سەر بە شاری مەهابە لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی یەکی خەرمانانی ساڵی 1362 هەتاوی. هێزە بەکرێ گیراوەکانی کۆمەری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی دەروێژ ئاڵی سەر بە ناوچەی بۆکان و ئەم هێرشەی هێزەکانی کۆمەری ئیسلامی لەگەڵ مقاومەتی پێشمەرگەکانی کۆمەڵە ڕوبەڕوو بووەوە. لەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عومەر خەزری گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عومەر خەزری ساڵی 1338 هەتاوی لە ئاوایی کانی سەوزە سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عومەر لەم شەڕەدا فەرماندەی واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی یەکی خەرمانانی ساڵی 1367 هەتاوی. پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی کانی تەمرخان سەر بە ناوچەی سەرشیوی سەقز لەگەڵ هێزەکانی کۆمەری ئیسلامی تووشی شەڕ و پێکدادان هاتن. پێشمەرگەکان لەم شەڕەدا زەبرێکی قورسیان لە هێزی دوژمن وەشاند و ژمارەیەک لە هێزەکانی کۆمەری ئیسلامی کوژران و 4 کەسیشیان لێ بەدیل گیرا. لەم شەڕەدا هاوڕێ محەممەد نەسری ناسراو بە حەمەی لەنگەرێز گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد نەسری ناسراو بە حەمەی لەنگەرێز ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی لەنگەرێز سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. ساڵی 1359 هەتاوی پەیوەندی بە تەشکیلاتی نهێنی کۆمەڵەوە گرت. ساڵی 1362 هەتاوی پەیوەندی بە تەشکیلاتی عەلەنی کۆمەڵەوە گرت. ساڵی 1364 هەتاوی لە ناوچەی کەڵاتەرزان و ژاوەرۆ لە دەستەی سازماندا سازماندرا. ساڵی 1366 هەتاوی بەرپرسی سیاسی واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ محەممەد ئەندامی کۆمەڵە بوو. ڕێکەوتی دوی خەرمانانی ساڵی 1362 هەتاوی. هێزەکانی کۆمەری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی بز سەر بە ناوچەی سنە و شەڕێکی سەخت لە نێوان هێزەکانی کۆمەری ئیسلامی و هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە گوردانی کاوە دەستی پێکرد. لەم شەڕەدا پێشمەرگەکان زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆمەری ئیسلامی وەشاند. لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێیان ناسری یوسفی و عەبدولحەمید ڕۆستەمی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ناسر یوسفی ساڵی 1330 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ناسر ئەندامی کۆمەڵە و
فەرماندەی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ عەبدولحەمید ڕۆستەمی ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی کانی چەرم و سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. بەهاری ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی دوی خەرمانانی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد زارع ڕەمشتی لە کاتی جێبەجێکردنی مەعموریەتێکی تەشکیلاتی لە ئاوایی موژژ سەر بە ناوچەی کامیێران کەوتە کەمینی هێزەکانی کۆماری ئیسلامی و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد زارع ڕەمشتی ساڵی 1370 هەتاوی لە ئاوایی ڕەمشت سەر بە ناوچەی کامیێران لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ محەممەد وەک پەیک لە ناوچەی کامیێران سازمان درابوو. هاوڕێ محەممەد باوکی دوو شەهیدی سەربەرزی کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ناسر و هاوڕێ سەمەد بوو. ڕێکەوتی دوی خەرمانانی ساڵی 1363 هەتاوی دۆڵی دەرێ سەر بە سەلاس و باوەجانی بوو بە مەیدانی شەڕێکی قورس و نابەرابەر لە نێوان هێزەکانی کۆماری ئیسلامی و تیمێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی داڵاهۆ. پێشمەرگەکانی کۆمەڵە لەم شەڕەدا حەماسەیەکی کەمیانەیان خۆڵقاند و لە جەریانی شەڕێکی سەنگەر بە سەنگەردا زەبرێکی قورسیان لە هێزەکانی ڕژیم وەشاند. لە جەریانی ئەم شەڕەدا دەکادر و ئەندام و پێشمەرگەی کۆمەڵە کە بریتین لە هاوڕێیان عەبدوڵڵا شەعبانی، یاسین ئیراندوست، جەلیل حەیدەری، عارف یوزی، کورش شاهۆی مقەدەم، فەخرە خەلیلوڵڵاهی، فایزە شەهابی، مەسعود کەریمی، عەلی چاوشین و مزەفەر کەمانگەر گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ عەبدوڵڵا شەعبانی ناسراو بە حەسەن ساڵی 1331 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1352 هەتاوی لە زانکۆی کرماشان کۆمەڵەی هەتاویان دامەزران. هاوڕێ حەسەن کادر و ئەندامی لێهاتووی کۆمەڵە و بەرپرسی فێرگەی سەردەشت و ئەندامی کومیتەی ناوچەی کرماشان و فەرماندەی نظامی گوردانی داڵاهۆ بوو. هاوڕێ یاسین ئیراندوست ناسراو بە ئارام ساڵی 1336 هەتاوی لە ناوچەی ئیناخی شاری هەڵەبجە لە دایک بوو. ساڵی 1352 هەتاوی لە زانکۆی کرماشان کۆمەڵەی هەتاویان دامەزراند. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ یاسین ئەندام و کادرێکی لێهاتووی کۆمەڵە و ئەندامی کومیتەی ناوچەی کرماشان بوو. جەلیل حەیدەری ساڵی 1331 هەتاوی لە ئاوایی زەردووی سەر بە ناوچەی پاوە لەدایک بوو. ساڵی 1352 هەتاوی لە زانکۆی کرماشان کۆمەڵەی هەتاویان دامەزراند. هاوڕێ جەلیل کادر و ئەندامی لێهاتووی کۆمەڵە و ئەندامی کومیتەی ناوچەی کرماشان بوو. هاوڕێ عارف یوزی ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی بێڵەوار سەر بە ناوچەی کامیێران لەدایک بوو. هاوینی ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عارف ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ فەخرە خەلیلوڵڵاهی ساڵی 1343 هەتاوی لە شاری بەغدا لەدایک بوو. لە تەمەنی 10 ساڵیەوە لە شاری سنا نیشتەجێ بوو. ساڵی 1362 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ فەخرە ئەندامی کۆمەڵە بوو.
هاوڕێ فایزە شەهابی ساڵی 1343 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1361 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ مەسعود کەریمی ساڵی 1347 تاوی لە ئاوایی شاینی سەر بە ناوچەی کامیێران لەدایک بوو. ساڵی 1362 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەلی چاوشین لە ئاوایی بێساران سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەلی ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ مزەفەر کەمانگەر ساڵی 1343 تاوی لە ئاوایی ئافریان سەر بە ناوچەی کامیێران لەدایک بوو. هاوینی ساڵی 1360 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کوورش شاهۆیی مقەدەم ساڵی 1342 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1359 تاوی لەگەڵ سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و هەرەو ساڵە هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵەوە و لە ناوچەی دیواندەرە و سنا سازماندرا و بەرپرسایەتی تەدارکات و بێسیمچی پێس پێردرا. پاشان لە گوردانی داڵاهۆ سازماندرا و دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ کوورش فەرماندەی نیزامی دەستەی ڕێخستن لە ناوچەی کرماشان بوو. ڕێکەوتی دوی خەرمانانی ساڵی 1365 هەتاوی. هاوڕێ سولەیمان محەممەدی پێشمەرگە و کادر و ئەندامی لێهاتووی کۆمەڵە بە پیلانی خاوەن کوورەخانەی سار و قامیش لە ناوچەی بۆکان تێرۆر کرا. هاوڕێ سولەیمان محەممەدی ساڵی 1336 تاوی لە شاری بۆکان لەدایک بوو. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ سولەیمان ئەندامی کۆمەڵە و ئەندامی کومیتەی ناوچەی بەشی چۆمی مەجیدخان و تەرەغەی بۆکان بوو. ڕێکەوتی سێ خەرمانانی ساڵی 1358 هەتاوی. پاشێرشی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان و لە درێژەی ئیعدامی خەڵکی تێکۆشەر و خەباتکاری کوردستان، نۆ کادر و ئەندامی لێهاتووی کۆمەڵە لە پادگانی شاری مەریوان تیرباران کران. ئەم نۆ کادرەی کۆمەڵە بریتی بوون لە هاوڕێیان حوسێن مستەفا سوڵتانی، ئەمین مستەفا سوڵتانی، فایق عەزیزی، عەلی داستانی، دکتور بەهمەن ئەخزەری، جەلال نەسیمی، حوسێن پیرخزری، ئەحمەد پیرخزری و ئەحمەد قادرزادە. هاوڕێ حوسێن مستەفا سوڵتانی ساڵی 1328 تاوی لە ئاوایی ئاڵمانە سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. پاش وەرگرتنی بڕوانامەی لیسانس لە شاری مەریوان بوو بە مامۆستا. هاوڕێ حوسێن کادر و ئەندامی لێهاتووی کۆمەڵە بوو. هاوڕێ ئەحمەد قادرزادە لە ئاوایی دەرەتفێ سەر بە شاری مەریوان لەدایک بوو. هاوڕێ ئەحمەد یەکێک لە پێشمەرگەکانی یەکێتی جوتیاران و ئەندامی شوڕای شاری مەریوان بوو. هاوڕێ ئەمین مستەفا سوڵتانی ساڵی 1332 تاوی لە ئاوایی ئاڵمانە سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. ماوەی 6 ساڵ لە ئاوایەکانی مەریوان مامۆستا بوو. چەند جار کەوتە ژێر چاوەدێری ساواکەوە. هەر یەکەم کەسایەتیەک بوو کە پاش دامەزرانی کۆمەڵە هاوکاری ئەم حیزبە بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی لە یەکەم پێشمەرگەکان بوو کە لە یەکێتی جوتیاران سازماندرا.
هاوڕێ حوسێن پیرخزری لە ئاوایی پیرخێران سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. هەر لە سەرەتای دەستپێکردنی هەڵسوڕانی کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ حوسێن لەگەڵ کاک فوئاد و هاوڕێیانی دیکە لە دامەزراندنی یەکێتی جوتیارانی مەریوان و ڕێخستنی هێزی پێشمەرگە بەشدار بوو. هاوڕێ فایق عەزیزی لەدایک بووی ئاوایی ئاڵمانەی سەر بە شاری مەریوان بوو. پاش سازبوونی یەکێتی جوتیاران و ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، کاک فایق خەباتی خۆی بە بنکەکانی یەکێتی جوتیارانەوە گرێدا. هاوڕێ فایق ئەندامی شوڕای شاری مەریوان بوو. هاوڕێ عەلی داستانی لە ناوچەی مەریوان لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگەی یەکێتی جوتیاران. هاوڕێ ئەحمەد پیرخزری لە ئاوایی پیرخێران سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. هاوڕێ ئەحمەد کادر و ئەندامی لێهاتووی کۆمەڵە بوو. دکتور بەهمەن ئەغزەری لە شاری مەریوان لەدایک بوو. دکتور بەهمەن هەڵسوڕاوی سیاسی ڕیزەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ جەلال نەسیمی لە شاری مەریوان لەدایک بوو. لە ئاوایەکانی ناوچەی مەریوان مەعەلیم بوو. پاش ڕاپەڕین هاوڕێ جەلال بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی سێ خەرمانانی ساڵی 1359 هەتاوی بەهۆی خۆمپارە و تۆپبارانی ئاوایی گاپیز سەر بە ناوچەی مەهاباد هەڵسوڕاوێکی تەشکیلاتی کۆمەڵە بە ناوی هاوڕێ سدیق پیاوە کەوتە بەر خۆمپارە و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سدیق پیاوە ساڵی 1341 هەتاوی لە ئاوایی تازەکەند سەر بە ناوچەی شاماتی مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ڕێکەوتی سێ خەرمانانی ساڵی 1362 هەتاوی ئاوایی ماسان سەر بە ناوچەی کامیاران بوو بە مەیدانی شەڕێکی قورس لە نێوان هێزە بەکرێگیراوەکانی کۆماری ئیسلامی و هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشاند و حەماسەیەکی تریان لە قارەمانی و فیداکاری تۆمار کرد. بەداخەوە لەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد عەلی ئاهەنگەرانی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد عەلی ئاهەنگەرانی ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی ئاسنگەران سەر بە ناوچەی کامیێران لەدایک بوو. پاییزی ساڵی 1361 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزەکانی کۆمەڵەوە و بەرپرسی تەدارکاتی دەستەیەک لە پێشمەرگەکانی پێسپێردرا. ڕێکەوتی چواری خەرمانانی ساڵی 1360 هەتاوی لە درێژەی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ فەرامەرز مرادی لە ناوچەی کامیاران تیرباران کرا. هاوڕێ فەرامەرز مرادی ساڵی 1335 هەتاوی لە ئاوایی خانەبای سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1356 هەتاوی ئەو کاتێککە لە ئاوایەکانی دەوروبەری کامیاران مامۆستا بوو خەباتی سیاسی خۆی دەست پێ کرد. ساڵی 1358 هەتاوی بۆ درێژەدان بە چالاکی خۆی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ فەرامەرز ئەندامی کۆمەڵە و بەرپرسی پەلی شەهید یوسف بوو. ڕێکەوتی چواری خەرمانانی ساڵی 1362 هەتاوی بەرزاییەکانی هەزارە و هەزار سەر بە ناوچەی کامیێران پشت ماڵەکانی ئاوایەکانی لەیلیە بوو بە مەیدانی شەڕێکی قرس
لە نێوان هێزەکانی کۆماری ئیسلامی و هێزی پێشمەرگەی کۆمەڵە. پێشمەرگەکانی کۆمەڵە لە شەڕێکی حەماسی و قارەمانانەدا توانیان زەبرێکی کاری لە هێزە بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامی بدەن و تووشی زەرەر و زیانێکی قورسیان بکەن. بەداخەوە لەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ محەممەد حوسێن ئەمینی و هاوڕێ محەممەد کەمانگەر گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ محەممەد کەمانگەر ساڵی 1329 تاوی لە ئاوایی کەوانە سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵەکانی پێش ڕاپەڕینی 1357 تاوی لەژێر کاریگەری دوو برای شەهیدی هاوڕێیان حەبیبوڵڵا و عەبدوڵڵای کەمانگەر لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو ڕووی کردا خەباتی سیاسی. پاش ڕاپەڕین لە درێژەی چالاکی لە ڕیزەکانی کۆمەڵەدا لە جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلابی شاری سنا سازماندرا. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1362 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە. هاوڕێ محەممەد حوسێن ئەمینی ساڵی 1339 هەتاوی لە ئاوایی هەرسین سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1359 تاوی وەک هەڵسوڕاوێکی کۆمەڵە لە تەشکیلاتی نەهێنی سازماندرا و کۆتاییەکانی ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی چواری خەرمانانی ساڵی 1362 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لەسەر جادەی بانە سەردەشت. ئەم هێرشەی کۆماری ئیسلامی لەگەڵ مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە ڕووبەڕوو بووەوە و زەبرێکی قورسیان لێکەوت. بەداخەوە لەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ڕۆستەم بەهرامی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕۆستەم بەهرامی ساڵی 1334 تاوی لە ئاوایی بندەرە سەر بە ناوچەی پاوا لەدایک بوو. بەهاری ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1361 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و پاشان بەرپرسایەتی تەدارکاتی ناوەندی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ ڕۆستەم ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی چواری خەرمانانی ساڵی 1362 هەتاوی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی هاوڕێیان موسا پێغەمبەر نژاد پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە و هاوڕێ حوسێن پێغەمبەر نژاد هەڵسوڕاوی تەشکیلاتی شاری مەهابادیان لە زیندانی ئەم شارە تیرباران کرد. جێی ئاماژەیە هاوڕێیان حوسێن و موسا و کەریم سێ برای تێکۆشەری ڕیزەکانی کۆمەڵە بوون کە ڕێکەوتی دوی گوڵانی ساڵی 1362 هەتاوی دەستگیر کران. هاوڕێ موسا و هاوڕێ حوسێن لە چواری خەرمانان و هاوڕێ کەریم لە 19 خەرمانان بە دەست جەلادانی کۆماری ئیسلامی لە شاری مەهاباد ئیعدام کران. هاوڕێ حوسێن پێغەمبەر نژاد ساڵی 1334 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. تا وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم لە شاری مەهاباد درێژەی بە خوێندندا. لەگەڵ دەستپێکردنی هەڵسوڕانی کۆمەڵە لە شاری مەهاباد پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ حوسێن لە جەریانی خۆمپارەبارانی 18 ڕۆژەی شاری مەهاباد دەورێکی کاری بوو لە گواستنەوەی بریندارەکانی ئەو جەنایەتانی کۆماری ئیسلامیدا. هاوڕێ موسا پێغەمبەر نژاد ساڵی 1337 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. هاوڕێ موسا لە ڕێگەی براکەی هاوڕێ حوسێن لەگەڵ ئامانجەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و پاشان لە هەستەکانی نەهێنی کۆمەڵە
لە ناو شاری مەهاباد سازماندرا. ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە پەلی شەیدخانە لە گوردانی 24 مەهاباد سازماندرا. هاوڕێ کەریم پێغەمبەر نژاد ساڵی 1344 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕین لەگەڵ کۆمەڵە و سیاسەتەکانی ئاشنایی پەیدا کرد. ڕێکەوتی چواری خەرمانانی ساڵی 1362 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی تێکۆشەرێکی کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ عومەر ئەمینپور لە زیندانی شاری ورمێ تیرباران کرد. هاوڕێ عومەر ئەمینپور ناسراو بە ئاسۆ ساڵی 1334 تاوی لە ئاوایی وەتەمیش سەر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو تا دەورانی ڕاهنمایی لە شاری بۆکان درێژەی بە خوێندندا. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و لە دامەزراندنی یەکێتی جوتیاران لە ئاوایی وەتەمیش دەورێکی بەرچاوی هەبوو. سەرەڕای هەڵسوڕانی لە شاری مەهاباد پەیوەندی تەشکیلاتی لەگەڵ هاوڕێیانی تر لە بەشی نەهێنی شارەکانی بۆکان و تاران بوو. کاری چاپ و بڵاوکردنەوەی نەشریاتی کۆمەڵە لە شاری بۆکان لە ئەستۆی هاوڕێ عومەر بوو. ڕێکەوتی چواری خەرمانانی ساڵی 1364 هەتاوی ژمارەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی خانەگێ لە ناوچەی مەهاباد بەرەنگاری هێرشێکی بەرینی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی بوون و پاش 5 سەعاتونی و شەڕێکی سەخت و کۆڵان بە کۆڵان توانیان بە تەواوی ئەو هێرشەی دوژمن تێک بشکێنن. لەم شەڕەدا دەیان کەس لە بەکرێگیراوان کوژران و بریندار بوون. بەداخەوە لەم شەڕەدا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ کەماڵ ڕاهدانی جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ کەماڵ ڕاهدانی ساڵی 1340 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لەو شارە وەرگرت. بەهاری ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. بۆ ماوەیەک بەرپرسی تەقەمەنی ناوچەی مەهاباد بوو. دواتریش فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. ڕێکەوتی چواری خەرمانانی ساڵی 1368 هەتاوی هاوڕێ غوڵام کشاوەرز کەسایەتی بەناوبانگی بزوتنەوەی چەپی ئێران و ئەندامی کومیتەی ناوەندی حیزبی کومونیستی ئێران لە هێرشێکی تێرۆریستی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە شاری لارنکەی قبرس جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ غوڵام کشاوەرز ساڵی 1334 تاوی لە ئاوایی نارکی دوو گونبەدانی شماڵی ئێران لەدایک بوو. ساڵی 1354 تاوی هەر لە سەرەتاکانی چوون بۆ زانکۆ چالاکی سیاسی خۆی دەست پێ کرد. ساڵی 1355 تاوی لەلایەن ساواکەوە دەستگیر و ڕەوانەی زیندان کرا. ساڵی 1357 تاوی لە کاتی ڕاپەڕینی گەلانی ئێران لە زیندان ئازاد بوو تا ساڵی 1361 تاوی درێژەی بە چالاکی سیاسی خۆیدا و پاش ئاشکرابوونی لەلایەن کۆماری ئیسلامیەوە ڕووی کردە ناوچە ئازادکراوەکانی کوردستان. پاش دامەزراندنی حیزبی کومونیستی ئێران وەک کادرێکی لات و لەم حیزبەدا درێژەی بە چالاکی سیاسیدا. دوایین پلەی حیزبی هاوڕێ غوڵام ئەندامی کومیتەی ناوەندی حیزبی کومونیستی ئێران بوو. ڕێکەوتی چواری خەرمانانی ساڵی 1370 هەتاوی هاوڕێ ڕەحمان ڕەمەزانی ئەندامی کۆمەڵە و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە بەهۆی نەخۆشی لە وڵاتی سوئێد ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ ڕەحمان ڕەمەزانی لە شاری مەهاباد لەدایک بوو.
پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1364 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و ساڵی 1369 تاوی بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی چووە وڵاتی سوئێد. ڕێکەوتی پێنجی خەرمانانی ساڵی 1358 هەتاوی پاش شێرشی بەربڵاوی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بە فەرمانی خومینی بۆ سەر کوردستان 11 تێکۆشەری خەڵکی شاری سنا بە دەستوری خاڵخاڵی جەنایەتکار بەبێ ئەوەی دادگایی بکرێن هەر لەم شارەدا تیرباران کران کە بریتین لە ناسر سەلیمی، مزەفەر نیازمەند، سیروس منوچێهری، عیسا پیرەوڵی، یەدوڵڵا فولادی، حەسان ناهیدی، شەهریار ناهیدی، ئەسغەر موبسری، مزەفەر ڕەحیمی، جەمیل یەخچاڵی و عەتازەندی. ئەو 11 تێکۆشەرە بوون کە لە فڕۆکەخانەی سنا تیرباران کران. ئەم کردەوە لەلایەن وێنە هەڵگرانی ڕۆژنامەکان وێنەی لێ هەڵگیرا و لە هەموو جیهاندا بڵاو بووەوە و ئەم کردەوە دژە مرۆڤایەتەی کۆماری ئیسلامی بە وێنەش لە کارنامەی ڕەشی حکوومەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی تۆمار کرا. ڕێکەوتی پێنجی خەرمانانی ساڵی 1360 هەتاوی لە عملیاتێکی پێشمەرگەکانی کۆمەڵە بە ناوی عملیاتی شەهید فواد بۆ گرتنەوەی شاری سەقەز، پەلی شەهید هوشەنگی تۆحیدی لە هێزی پێشڕە و پەلی شەهید حەسەن هورموزی و پەلی شەهید محەممەد حوسێن کەریمی لە سەعات 6 بەرەبەیانیدا لە چەند شوێنەوە چوونە ناو شاری سەقەز. ئەم عملیاتە بە بۆنەی ساڵڕۆژی شەهیدبوونی کاک فواد بەڕێوەچوو. لەم عملیاتەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە هێزە بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامی وەشاند و دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و زیاتر لە 40 کەسیشیان لێ بەدیل گیرا. بەداخەوە لەم شەڕە حەماسیەدا 3 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ناسر خەلیقی و هاوڕێ محەممەد فەرەدزاد و هاوڕێ عەبوبەکر ئەحمەدی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ناسر خەلیقی ساڵی 1337 تاوی لە شاری سەقەز لەدایک بوو. دەورەی دانیشتسەرەی لە شاری سەقەز تەواو کرد و لە ئاوایی کەریماوە سەر بە ناوچەی سەقەز دەستی کرد بە وانەوتنەوە. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەبوبەکر ئەحمەدی ناسراو بە عەبوبەکری ئەحمەد قولو ساڵی 1338 تاوی لە ئاوایی قەباخکەندی سەر بە ناوچەی چۆمی مەجیدخان لەدایک بوو. پاش هێرشی یەکەمی ڕژیم هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەبوبەکر ئەندامی کومیتەی ڕۆستایی ناوچەی بۆکان بوو. هاوڕێ محەممەد فەرەدزاد ساڵی 1336 تاوی لە ئاوایی لەگزی سەر بە ناوچەی سەقەز لەدایک بوو. پاش وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم بوو بە مامۆستا. ساڵی 1358 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی پێنجی خەرمانانی ساڵی 1361 هەتاوی لە درێژەی ئیعدامی خەڵکی تێکۆشەری کوردستان لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی هاوڕێ کامیل مستەفازادە تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری ورمێ تیرباران کرا. هاوڕێ کامیل مستەفازادە ڕێکەوتی پێنجی خەرمانانی ساڵی 1362 هەتاوی دوو کادر و ئەندامی لێهاتووی تەشکیلاتی نێنی کۆمەڵە هاوڕێیان شارۆ بەخشەندە و جەمشید ئەسلی لە شاری سنە لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی تیرباران کران.
ئەم دوو کادرەی کۆمەڵە لە زستانی ساڵی 1361 هەتاوی لەلایەن هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی دەستگیر و ڕەوانەی زیندان کرابوون. هاوڕێ شارخ و هاوڕێ جەمشید لەگەڵ هاوڕێ عومەر فەیزی پێکەوە لە زینداندا هەستەی مقاومەتی نێو زیندانیان پێکێنا و تەنانەت لە زیندانیشدا دەستیان لە تێکۆشان و خەبات دژ بە کۆماری ئیسلامی هەڵنەگرت. هاوڕێ شارۆخ بەخشەندە ساڵی 1340 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە تەشکیلاتی چریکی فداییانەوە گرت و پاش ماوەیەکی کورد پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و دەستی دایە بڵاوکردنی خەبەرنامە و بڵاوکراوەکانی کۆمەڵە. هاوڕێ جەمشید عەسڵی ساڵی 1341 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. یەکێک لە هەڵسوڕاوانی تەشکیلاتی نێنی کۆمەڵە لە شاری سنە بوو. ڕێکەوتی پێنجی خەرمانانی ساڵی 1363 هەتاوی هاوڕێ موسا شێخولئیسلامی کادر و فەرماندەی لە مێژینەی کۆمەڵە و کەسایەتی خۆشەویستی ناوچەی مەریوان لە ڕووداوێکی دڵتەزێندا لە دەوروبەری شاری مەریوان جانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ موسا شێخولئیسلامی ساڵی 1331 هەتاوی لە شاری مەریوان لەدایک بوو. پاش دامەزرانی کۆمەڵە ساڵی 1349 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ماوەیەک لە ئاواییەکانی مەریوان بە تایبەتی ئاوایی بەردەڕەشە دەستی کرد بە وانەوتنەوە. لە کاتی حکوومەتی پاشایەتیدا جارێک لەلایەن هێزەکانی ساواکەوە دەستگیر کرا. لە پێکێنان و لە ڕێبەریکردنی جەمعیەتی معلیمانی مەریوان و ڕێبەریکردنی مانگرتن و خۆ پیشاندانەکانی خەڵکی شاری مەریوان دەورێکی بەرچاوی جێرا. هەروەها لەدەیان شەڕ و ئەمەلیاتی پێشمەرگەکانی کۆمەڵە فەرماندەهی لە ئەستۆ بوو. ڕێکەوتی پێنجی خەرمانانی ساڵی 1363 هەتاوی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی ترازوولە سەر بە ناوچەی کامیاران و دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەیان لەم ئاواییەدا گەمارۆدا. پێشمەرگەکانی کۆمەڵە بە خۆڕاگری و فداکاری ئەم گەمارۆیان تێکشکاند و هێزی داگیرکەر پاشەکشەی پێکرا. لەم شەڕەدا بەداخەوە دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ محەممەد ساڵح محەممەدی و هاوڕێ لوتفوڵڵاه ساعد پەنا گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ محەممەد ساڵح محەممەدی ساڵی 1339 هەتاوی لە ئاوایی مارنج سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ماوەیەک لەلایەن هێزە بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامیەوە گیرا. ساڵی 1360 هەتاوی هاتە ناوڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ لوتفوڵڵاه ساعد پەنا ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی مارنج سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1360 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1362 هەتاوی بەهۆی شناسایی کرانی لەلایەن ڕژیمەوە هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی پێنجی خەرمانانی ساڵی 1364 هەتاوی لە ئاکامی شەڕی ناوخۆیی لە ئاوایی جەوشەن سەر بە سەرشیوی سەقز چوار پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ سەیفوڵڵا دیرگەندۆم، هاوڕێ محەممەد ساڵح حەقشناس، هاوڕێ عەلی ئەشرەف سەیفوڵڵاهی و هاوڕێ غەفور مورادوەیسی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ محەممەد ساڵح حەقشناس ناسراو بە ساڵح سەقزی ساڵی 1341 هەتاوی لە ئاوایی ئەڵکەڵ و سەر بە ناوچەی سەقز لەدایک بوو. پاش وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم
ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ساڵح بەرەندامی کۆمەڵە و بەرپرسی سیاسی و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ عەلی ئەشرەف سەیفوڵڵاهی ساڵی 1340 هەتاوی لە شاری سنە لەدایک بوو. ساڵی 1362 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە زۆربەی ئەمەلیاتەکانی گوردانی چیە قارەمانانە بەشداری کرد. جێگری فەرماندەی دەستە دوایین ئەرکی تەشکیلاتی ئەم پێشمەرگە قارەمانە بوو. هاوڕێ سەیفوڵڵا دیرگەندوم لە شاری دیواندەرە لەدایک بوو. زستانی ساڵی 1362 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ غەفور مرادوەیسی ڕێکەوتی پێنجی خەرمانانی ساڵی 1366 هەتاوی بەهۆی تەقینەوەی مینێک لەسەر سنووری ئێران عێراق پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ مستەفا نەسری جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ مستەفا نەسری ناسراو بە مستەفای ئەوێهەنگ ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی ئەوێهەنگ سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. پاییزی ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە و پاشان لە هێزی شۆڕش لە ناوچەی سنە سازماندرا. بەهاری ساڵی 1363 هەتاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ مستەفا فەرماندەی دەستەیەک لە هاوڕێیانی پێشمەرگە لە گوردانی ئارێز بوو. ڕێکەوتی پێنجی خەرمانانی ساڵی 1370 هەتاوی بەهۆی مینی چێندراوی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی لە ڕێگەی سلەیمانی قەراغ لە کوردستانی باشوور پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد فەتحی جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد فەتحی ناسراو بە ئارام کرماشان ساڵی 1365 هەتاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە ناوچەی بۆکان سازماندرا و چووە گوردانی سیوێکی بۆکان و ساڵی 1366 هەتاوی بوو بە بەرپرسی تەدارکاتی واحدێک لە گوردانی سیوێکی بۆکان. دوای ماوەیەکیش لە بەشی مخابرات سازماندرا. ڕێکەوتی شەشی خەرمانانی ساڵی 1350 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی تێکۆشەرێکی کۆمەڵەیان لە زیندانی شاری بۆکان بە ناوی هاوڕێ عەبوبەکر حەمیدی تیرباران کرد. هاوڕێ عەبوبەکر حەمیدی خەڵکی ناوچەی بۆکان بوو. ڕێکەوتی شەشی خەرمانانی ساڵی 1350 هەتاوی سەعات حەوتی بەیانی 19 تێکۆشەری خەڵکی شاری سەقز لە پادگانی ئەم شارە و بە فەرمانی خاڵخاڵی جەنایەتکار و نوێنەری خومینی تیرباران کران کە بریتین لە ئەحمەد سەعیدی، قادر بەهرامی، محەممەد بابامیری، ڕەسوڵ ئەمینی، ناجی خورشیدی، کەریم ڕەزایی، ئەنوەر ئەردەڵان، سەیفوڵڵا فەیزی، عەلی فەخرایی، عەبدوڵڵاه بەهرامی، سەید حەسەن ئەحمەدی، محەممەد دەروێش نوقرەئی، کەریم شیرنی، ئەحمەد مقەدەم، جەلیل جەماڵ زادە، کشی زادە، محەممەد غەفاری، خاتر خەتیبی و ناسر حەدادی ئەو 19 کەسە بوون بەبێ مەحاکمەکردن لەلایەن خاڵخاڵی جەنایەتکارەوە تیرباران کران. ڕێکەوتی شەشی خەرمانانی ساڵی 1360 هەتاوی هاوڕێ فەتحوڵڵا ڕەبەتی
پێشمەرگەی شۆڕژێر و فیداکاری کۆمەڵە بەهۆی تیرێکی تەسادوفی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ فەتحوڵڵا ڕەبەتی لە ئاوایی گەنگەچین سەر بە ناوچەی برادۆستی ورمێ لەدایک بوو. پاش دەستپێکردنی بزوتنەوەی ساڵەکانی 46 و 47 هەتاوی لەگەڵ هاوڕێ سولەیمان موعینی و ئیسماعیلی شەریفزادە ئاشنا بوو و هاتە ناوڕیزی پێشمەرگەکانی ئەم ڕێکخراوەیە. پاش شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی و دەست پێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە لە ناوچەی سۆما برادۆست لە هاوینی ساڵی 1358 هەتاوی هاوڕێ فەتحوڵڵا پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە بەهاری ساڵی 1359 هەتاوی لەگەڵ چەند هاوڕێی تری هاتنە ناوڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی شەشی خەرمانانی ساڵی 1361 هەتاوی هێزا سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی دوو کادر و ئەندامی کۆمەڵەیان بە ناوەکانی هاوڕێ سۆهراب غوڵامی و هاوڕێ غوڵام عەلی گورگین و چەند تێکۆشەری دیکەیان لە زیندانی دزل ئابادی کرماشان تیرباران کرد. هاوڕێ غوڵام عەلی گورگین ساڵی 1330 هەتاوی لە شاری کرماشان لەدایک بوو. هاوڕێ غوڵام عەلی بە هۆی هەڵسوڕانی بەرچاویەوە لەلایەن ساواکەوە گیرا و خرایە زیندان. هاوڕێ غوڵام لە نێو زینداندا لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە ئاشنا بوو پاش ئازادبوونی خەباتی خۆی بە کۆمەڵەوە گرێدا. لە پێکێنانی کانونی پشتیوانی لە ئازادی خەڵکی کورد لە شاری ڕەوانسەر دەورێکی بەرچاوی هەبوو. بەهاری ساڵی 1359 هەتاوی بۆ مەعموریەتێکی تەشکیلاتی چوەتاران. دوای ماوەیەک بە مەبەستی سازماندانی خەڵکی شاری کرماشان گەڕایەوە ئەو شارە و درێژەی بە هەڵسوڕان و چالاکیدا. بەهاری ساڵی 1361 هەتاوی دووبارە دەستگیر کرا و خرایەوە زیندان. لا زیندانیش بوو بە سیمایەکی مقاوم و لەسەر بیر و باوەڕی خۆی هەر بەردەوام بوو. هاوڕێ سۆهراب غوڵامی ساڵی 1336 هەتاوی لە شاری کرماشان لەدایک بوو. پاش دەست پێکردنی هەڵسوڕانی ئاشکرای کۆمەڵە هاوڕێ سۆهراب پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و خەباتی شۆڕش جێرانەی بە کۆمەڵەوە گرێدا. لە ناو شاری کرماشان چەند مەعموریەتێکی تەشکیلاتی بە باشی بەڕێوە برد. بەداخەوە مانگی گوڵانی ساڵی 1361 هەتاوی دەستگیر کرا. کاتێک خۆڕاگری و کۆڵنەدانی هاوڕێ سۆهراب بۆ دوژمن ئاشکرا بوو ئەم هاوڕێ تێکۆشەرەیان تیرباران کرد. ڕێکەوتی حوتی خەرمانانی ساڵی 1359 هەتاوی دوو خوشک و دوو پەرستاری نەخۆشخانەی شاری سەقەز با ناوەکانی هاوڕێ شەهلا کەعبی و هاوڕێ نەسرین کەعبی بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی سنا لەو پەڕی وەحشی گەریەوە تیرباران کران. هاوڕێیان شەهلا و نەسرین کەعبی لە شاری سەقەز لەدایک بوون. دوو خوشکی تێکۆشەری بنەماڵەیەک بوون کە لە شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی و لە بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد چالاکانە بەشداریان کرد. هاوڕێ شەهلا و هاوڕێ نەسرین بە یەکەمین ژنانی خوێندکار دەناسران. دوای دامەزرانیان وەک پەرستەر لە شاری سەقەز بێجگە لە کاری ڕۆژانە لە نەخۆشخانە بە شەو لە کاتی پشودان دڵخوازانە لە خزمەت نەخۆشی شاری سەقزدا بوون. پاشێرشی یەکەمی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان ئەم دوو خوشکە تێکۆشەرە دەگیرێن و بە تەبعید مەحکوم دەکرێن. بەڵام دوای ئازادبوونی شارەکان بەدەست هێزی پێشمەرگە ئەم دوو خوشکە کە تەبعیدەکەیان ناڕەوا بوو هاتنەوە بۆ شاری سەقز و پاشێرشی دووهەمی ڕژیمی کۆماری ئیسلامی لە بەهاری ساڵی 1359 هەتاوی لە سەرەتای هاوین دووبارە دەستگیر کران و
لا زیندانی شاری سەقزەوە بۆ زیندانی شاری سنە و لە سنەش بۆ زیندانی ئەوین و لەوێشەوە بە حکمی خەڵخاڵی ڕەوانەی زیندانی سنەکران و بەرەبەیانی ڕۆژی حوتی خەرمانان ئیعدام کران. ڕاوەستاوی و خۆڕاگری ئەم دوو خوشکە تێکۆشەرەی شەهید سەدیق کەعبی لە کاتی ئیعدامکردنیاندا بۆ ئەو کەسانەی شاهدی ئەم حەماسەیە بوون ئێستاش باسی لێ دەکرێت. ڕێکەوتی حوتی خەرمانانی ساڵی 1361 هەتاوی لە کامی شەڕی ناوخۆیی سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ سولەیمان ڕەحیمی، هاوڕێ حەمید نەعلی و هاوڕێ ڕەحیم قادری لە ئاوایی قەرەداغ سەر بە شاروێرانی مهاباد جانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ سولەیمان ڕەحیمی ئەندام و فەرماندەی نیزامی پەلی شەهیدانی قەلیان تاغ بوو. هاوڕێ ڕەحیم قادری بەرەندامی کۆمەڵە و بەرپرسی سیاسی دەستە بوو. هاوڕێ حەمید نەعلی ڕێکەوتی حوتی خەرمانانی ساڵی 1364 هەتاوی لە عەمەلیاتێکی پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ سەر پایەگاکانی هێزە بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامی لە دوو ئاوایی مامۆڵە و بلچەسوور سەر بە ناوچەی مەریوان هێزی دوژمن تووشی زەرەر و زیانێکی قورس بوون. لەم عەمەلیاتەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی کاریان لە بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی وەشاند و دەیان کەس لە هێزی دوژمن کوژران. بەداخەوە لەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەنوەر خەلیلی جیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەنوەر خەلیلی